لەسەر داوای ژمارەی لە کەسوکاری ئەنفالکراوان و ئاسوودەیی ڕوحی ئەنفالکراوان و نۆژرکردنەوەی شوێنی مۆنومێنتەکە داوای لێبوردن لە کەسوکاری ئەنفالکراوان و گشت دڵسۆزانی پرۆسی ئەنفال دەکەین و بە نیگەرانیەوە لێرەوە ڕای دەگەێنین ئەم ساڵ هیچ مەراسیمێک و بۆنێک ڕێک ناخین تەنها تازەبوونە لەسەر سیمبولی ئەنفالدا ئەنێن لە هەمان مۆنومێنت بابڕۆشە لە گوندی جەرەمۆر و لە هەمان کاتدا ژمارەیەکی نوێی ڕۆژنامەی بابڕۆشە دەکەوێتە بەردیری خوێنەران. ئێمە بەردەوام دەبین لە کارکردن بۆ بە جینۆساید ناساندنی تاوانی ئەنفال لەسەر ئاستی نێودەوڵەتی. درود بۆ ڕوحی پاکی شەهیدان و ئەنفالکراوان، سەربەرزی بۆ کەسوکاریان، کەسوکاری ئەنفالکراوانی گوندەکانی بناری خەڵخەڵان و دەوروبەری 6/5/2022.